هەر لە مناڵەوە خولیای ئیشی دەزبووم هەچ ئیشێکمە کرد خەڵک ڕەفیق و کەس و کار هەمویان ئیشەکان پێ جوان بوو تر وردە وردە ئیشەکەم تەتەوەڕ پێ کرد سەرەتا کە دەستم کرد بە کاری هونەری لە سیرامیکی ساردۆ دەستم پێ کرد گوڵمە کرد میوەی وردوردم ئەکرد هەچ کەسێکە ئیبینی شتەکانی بەدڵ بوو پێی جوان بوو منیش وردە وردە ئیتر کەوتە مێشکمەوە زیاتر پەرم پێە بە ئیشەکە ڕەسم ئەکرد مەسەلەن بەردم بۆیە ئەکرد ئەم کردە سەر تەختە ئیتر ئیشەکانم زۆر بوو وام لێ هەو بەشداری پێشەنگاکانم ئەکرد لە پێشەنگاکانی شانی مقابلە و شتی تەلەڤیزۆنی و شتیش ئەکرام هەموو خەڵک تەشجیعیان ئەکردم یان گوناحەتەوە ئیشەکانت دەرنەخەیت ئیتر وام لێ هەو گەلەریەکم تایبەت بەخۆم کردەوە ناویشم ناز گەلەری بۆیە هەر بەنای خۆمەوە بێ ئیشی دەستی وات لێ ئەکا یعنی تۆ ئەچیتە ناو ئیشەکەەوە فکرە بۆیت ئەو دیزاینە چۆن دابنێی ئەو مەسەلەن گۆزێ ئەی بڕیت بڵێن بە میشار ئەی بڕی ئەی هەنی دیزایانی پێ بۆ ئەەکەی جاری وا هەیە خەڵکیش داوت لێ شتت داوە لێ کات حەسەبت تەڵەبەوە نییە خۆی حەز ئەکا بە شێوازی خۆی بۆی بکەی یان بە فکری خۆی بۆی بکەی ئیشەکە کە خۆت ئەیکەیت سەیری ئەەکەی ئەیبینیت کە شتەکەت جوان دەرچووە پیشانی یەکێکی ڕەفیقێکتی کەسێکتی ئەویش پێت ئەڵێت زۆر جوانە زیاتر تەشجیعبی زیاتر شتیکە دروست ئەەکەی یعنی ئیشی هونەر زەحمەتە تۆزە بە هەموو کەسێک ناکرێت بەس خۆشە ئافرەت بێتە ناو دنیای هونەرەوە من ئیشی دەستی وا ئەبینم خۆشە من شخصی خۆم ناتوانم قەت وازی لێ بێنم هەموو دیزاینەکان خۆم دای ئەنێم بەس حەسەبت تەڵەبیش خەڵک داوا کات ینی مەسەلەن شتێک ئەبینێ ئەڵێ با ئەتخوا ئەوەی پێوە نەبێ مەسەلەن ئەو بەردی پێوە نەبیان ئەو گۆزەی پێوە نەبێیان ئیترە بێ بەدڵی ئەو بێ ئەگینە هەچ کەسێکی ژێت یە شتەکە ئەکرێت ئەڵێت زۆر جوان ینی گۆڕانکاریتیان ناکات من شتەکان لەوانی کە دروستێکم هەمویانم خۆشە لەبەرەوە کە خۆم دروستی ئەەکەم ڕاستە ڕەنی زۆرتیا بەکار ئەهێنم بەس لەگەڵ ئەوەشە مەوادیشی لەگەڵا بەکار ئەهێنم مەسەلەن گۆزەیە کەوشی سوڵتانە ئەوانە هەمووی ئەهێنیم بۆی ئەەکەین دیزایانی بۆ ئۆکەین موروشتی پێ ئۆکەین شتێکی جوان دەرەچێت ئیشەکان قورسە لەبەرەوەی کە تۆ هەر شتێک ئەوێ خۆ لەبەر دەستان نیە یان خێرا تۆ ناتوانێت دروستی بکەیت ئەبێ بچیت بۆ بازار مورو بکڕی ئەبێ بچیت لای ئەوانی کە ئیشی گۆزە و شت ئەفرۆشن بچی گۆزە و شت بکڕی جاری وا هەیە بەعجە شتێ هەیە هەر نییە ئەبێت تەڵەبی بکەیت لە ئەوروپاوە مەسەن کەسێکی لەوێ بێ لێوە بۆ بنێرێت حەز ئەەکەم گەلەریەکەم زیاتر گەورە بکەم لەبەرەوەی کە ئەفکاری زیاترم هەیە من شوێنەکە ئێستا پچکۆلەیە وەکو سەرەتاییەکە ها چۆن شتێک ئەەکەیڵی با تێستیکەم لەخوا بە زیابانی فرۆشیاریشم زۆرە خەڵکیش یەت ڕۆژانە سەر ئەیات ئەگەر نەژێت شت بکڕێت یەت سناپ ئەکا ڕسم ئەگرێت شوێنەکان پێ جوانە و زۆر کەسیش دەستخۆشی لێ کردوم بۆم شوێنە ئافرەت یەت ئەڵێ چەند خۆشە ئافرەتە یعنی ئافرەت ئەم ئیشەی کردووە و بەڕێوەی ئەبا ئافرەت مەعاملەی لەگەڵ پیا و تۆزێ خۆشترێک ینی ئافرەت بۆ ئافرەت باشترە زیاتر ژنانەیە ژنی تیا ئەبینمەوە هونەر کەسایەتێکی نزیکی زیاتر لەگەڵ ژنا هەیە ئیشەکە زیاتر ژنانەیە
لەبەرەوەی کە ژن زیاتر ڕوئەکاتە ئەم شوێنانە پیاوان و ژنانیش سەردانی گەلەرێکە ئەکەن پیاوان هەیە یەن هەدیەکڕن بۆ خێزانەکانیان بۆ ژنەکانیان یا بۆ ڕەفیقەکانیان ژنانی ژیان ئیشەکان زۆر بەلاوە جوانە هەر بەجددیش ئافرەت کەیت یعنی حەپەسێ بەس ئەڵێ تۆ جێگاکەت زۆر قەرەباڵغان نازانی چی هەڵبژێرین شتەکانی یەک لە یەک جوانترە ئەنی ئێستا مشتریم هەیە بە تایبەت یەکدانیشە دانە سەیری ئەکا ئەنجا شتێکی عنی ئەوە ئەختیارەکە کە دڵی ئەیگرێ ئافرەتێک فکرە لە مێشکایەتی با بێت ئیش کات دانەنیشێ لە ماڵەوە یعنی شتەکان کا بە جەدوەل بۆ خۆی ئیشی ماڵەوە ئیشی دەرەوەی ئیشی مەسەلەن دەوامی خزمەتکردنی مناڵی خزمەتکردنی مێردی ئەوانش گرنگە بۆ ئافرەت بەس کە تۆ فکرە و هەبوو گوناحە پەریپێنەی یعنی لە ناو خۆتا بیهێڵیتەوە دوایی لە ئەخیرا بڵێ وەڵام من ئەوەم ئەزانی بەس خۆم ئیشەکەم نەکرد شت لەسەر شت دروست ئەەکەم مەسەلەن تۆ لە ماڵی شتێکت هەیە بەکاری ناهێنێڵێ ئەمە بێت چی یان بۆ چی باشە فڕی مەیە بیهێنە بیکەرە سەر تەختەیەک دیزایانێکی بۆ بکە ئەو کاتە تۆ لە ماڵەکەی خۆتە هەڵی واسەرۆ جوانە ئەکسسواراتی ناوماڵ جاروە هەیە بەکاری ناهێنم بۆ شتێ بەس ئێهێنم ئیشی تیا ئەەکەمەوە ئیشی تیا ئەەکەمەوە دیزایانێکی جوانی بۆ ئەەکەم و هەڵی ئەواسم مشتریەک یەت شتەکە ئەبینێ ئەڵێ وڵات گرانە بەس ئەو نازانێ گرانەکە بۆ من گرانە بۆ ئەو زۆر هەرزانە لەبەرەوەی کە تۆ ئەگەر بەردێکیش لەسەر ئەو جادەیە بدۆزیتەوە بیهێنە بیشۆ بۆی بزانی ئەو ڕەنەتە ئاياتێ ئیشێکی بەسیت کە ئەڵی بەسیتە کە دائنیشم دروستی ئەەکەم سەعات و نیوەکە بالێم بەسیترین ئیش ئەجاوەرگەر ئیشێک گەورەتر بێ بە 3-4 ساعات تاو نابم مشتریش کێتە ژوورەڵێ وەڵا گرانە ئیشەکان قورسە کە تۆ ئەبێت مەسەلەن ئەو بەردە چۆن دابنرێت ئەو گۆزەیە چۆن دابنرێت ئەو قماشە چۆن لێ بیرێ ئەو چ ڕەنێکی بکەیت